ئێمە دەرچووی 2016 هەفتەین بۆ ماوەی 5 ساڵە تەخەڕوجمان کردووە و یەکەم و دووەم و سێمەکانین بەڵام تاوەکو ئێستا دانەمەزراوین. ئێمە هاتوین بۆ ئەوەی مافی خۆمان وەربگرینەوە کە 5 ساڵە بەپێی یاسا دەبێت دابمەزراین بەڵام تاوەکو ئێستا دانەمەزراوین. شارەکانمان تاوەکو ئێستا نزیکەی 17 خۆپیشاندانمان لە شار و شارۆچکەکان کردووە. 3 جار چوونەتە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا، چوونەتە ئەنجومەنی وەزیران، سەردانی پەرلەمانمان کردووە بە سەردانی لیژنەی پەیوەست کە لیژنەی پەرلەمانی بۆ پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵامان کردووە. هەموو بەڵێنەکانیان لەسەر ئەوە بووە کە پێویستە بە هەندێک کاری تەکنیکی، بەڵام تاوەکو ئێستا ئێمە دوای ئەو هەموو چاوەڕوانی وەکو نوێنەرەکان چاوەڕێمان کردن هەموو ئەو بەڵێنانی پێیان داین هەموو شیاتوەتە دی، بەڵام ئەوان ئامادەنین جێبەجێی ئەو بەڵێنانە بکەن کە خۆیان بەیەمیان داوە. ئێمە دەرچووی ساڵی 2016 بۆ حەڤین 4 ساڵە لە ماڵەوەین، داوای مافێکی سەرەکی خۆمان ئەەکەین کە ئەویش دامەزراندنە. چەند جاریشە گردبوونەوەمان کردووە و بەڵێنیشانەوە، بەڵام بە هیچ شێوەیەک بەڵێنەکانیان نەبردووەتە سەر. هەزار تێپەڕی کردووە بەڵام بە هیچ شێوەیەک بڵین ڕەتفعلێکیان نەبووە، وەڵامێکیان نەبووە، چەند جاریش بەڵێنیان ناو بە هیچ شێوەیەک بەڵێنەکانیان نەبردووەتە سەر.